سپێدا باش کوردستانیان هێژا و خوشتوی لە هەر جهەکی بینەر و بیسەرێنمانە ڕێز و سڵاوێتمە قبول بکەن لە ڕۆژەکانی لە دەستپێکەکانی لە پرۆگرامی بەیانی 24 هاتیینە خزمەتە هەوەیەن هێژا و خوشتوی ئەو ڕۆژی پرۆگرامی بەیانی 24 دەیات تژیبی جبرگە و بابەتێن هەمە جۆر دگەلمەدا ببینن هەتا جمایی کێ ئەس باوەڕم برگە و بابەتێنمە دێ هەمی گەلک بدلێ هەوە بن ئەڤڕۆ ئەم لە تەوارێ ئێکێ دێ بەحسا گرنگیان مانگا ڕەجەب و شەعبانێ لە ئیسلامێداکەین شاکار دوبۆمە بێژەتەوەێ دوێ چ بەیانی باش دێرین زۆر لە هەر جێگەیەکن سڵاوی ئەمەتان لێبێ لەگەڵ ئەو بارانە ڕەحمەتەی کە دوێنێ و ئەمڕۆ باریوە خوای گەورە خێر و بەرەکەت ببارێنێ بەسەر هەموو لایەکە وەکو هاوکارم باسی کرد یەکێکی تر لە باسەکانمان ئەمڕۆ گرنگی مناجات و سرودی ئاینی لە ئاینی ئیسلامدا دەبێت میوانەکەشمان مامۆستا دەشتی دەبێت بەێ شاکار بجە ئەم دەستپێکێ بەحسا کەش و هەوای بکەین بە پێ بەشی پێشبینیان کەش و هەوای لە وەزارەتە گواستنەوە گیانزنە هەرێما کوردستانی ئەڤڕۆ یەکشەمە لە کاتی بەیانیدا ئاسمان دێ هەورێکێ تەمام بیت ئەگەرێ هەیە نمنم باران ببارید پشتی هەنگیژی باران دەهێتە ڕاوستان ئاسمان بۆ نیمچە هەور دەڤەگەڕێتن جاوەکە هێدی دەهێتە فسەخۆ جا سەبارەت بە بارانبارینا دوێنش ناوچە شەمامێک گوتکەویتە سنوورێ پارێزگا هەولێرێ 20.7 میلیم بارانە لێ هاتیە بارین واتە زۆرترین بارانبارین یا لێرە هاتیە بارین و کەمترین ڕێژا بارانش لە سلێمانیە بووە کوتنێ 1.5 میلیم یا هاتیە بارین ئەنجامدانی یاریە ئەلیکترۆنیەکان سنووری شارە گەورەکانی تێپەڕاندووە و ئێستا گەنجانی شارەدێ و گوندەکانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە لە شارەدەی دینارتەی سەر بە شارۆچکەی ئاکرێ گەنجێکی زۆر لە ماوەی مانجی ڕابردوودا زیانێکی زۆری مادیان کردووە بە خەرجکردنی بڕەپارێکی زۆر لەو یاریەدا بەشێکیان مۆبایل و ئۆتۆمبیل و تەنانەت زێڕی ئافرەتانیشیان فرۆشتووە بەشێکی تریشیان قەرزیان کردووە بۆ ئەو یاری ئەلیکترۆنیە کۆمپانیای یاریە ئەلیکترۆنیەکە گرێبەستی ساڵێکی هەبووە لە عێراقدا پێش تەواوبوونی ماوەی گرێبەستەکەی بەرنامەی یاریەکەی داخستووە کە پێشتر بانگەشەی قازانجێکی دووهێندەیی دەکرد و گەنجانی فریو دەدا مەزەندە دەکرێت ئەم بەرنامەیە 6 ملیۆن و 500 هزار دلاری ئەمریکی تێدا بوو بێت کە ئەمەش زیانێکی زۆری لە بەکارهێنەرانی لە هەرێمی کوردستان دابێت شەیما بایس پەیامنێری کوردستان 24 چۆتە شارەدەی دینارتە و بە دوواداچوونی بۆ ئەم بابەتە کردو شارەدەی دینارتەی سەر بە شارۆچکەی ئاکرەیە دانیشتوانەکەی زیاتر خەریکی ئاژەڵداری و فرۆشتنی ئەو بەرهەمانن کە خۆیان بەرهەمیان هێناوە لەگەڵ سەرقاڵبوون بەکار و پیشەی گوند بەڵام ماوەیەکە بەشێکی زۆری گەنجەکانیان کەوتونەتە داوی یاریە ئەلیکترۆنیەکان و پارەیەکی زۆریان بە هەدەرداوە ئەم دوو گەنجەش لەوانن کە زیانێکی زۆری مادیان کردووە ئەف بەرنامە بەری سەرێ سۆڵێ ئەپسێ ڕۆژۆ قفل بی نامۆ قۆرەکی خەیۆلی عنی چ تێدا بەس وەیە طموع بی خەڵکی دینۆرتی سەرگێلی زۆر طموع بی زۆری بۆ طموع بی خۆشک ئەف بەرنامەی بوو نمونە من مۆڵۆ خودە نەهوەراقەیت هەی چەند ڕۆژە دەگەم ئەف حەقی خودمی وڵە هەمای 800 هزار دمونی مۆدی بووچم شوڵیان والله بیلەوەتیلە من لێرە عومل هەبی عوملێ من هەمە هەیڤێ معۆشێ و 12 وەرەقە و نیف 13 وەرەقە بی و ئەو پخول نەکمم 300 هزار نەکمم بی یعنی تەبیۆ من ئەز عوملێ و بم نە ئەو عوملێ من بۆ من عومل هەبی پشتینگی چ کرد جۆمێرە پیس تێ کرد تقریبا هەتۆ 50 وەرەقۆ تێ کرد هۆرە کرد بە بەرنامەی و 50 وەرەقەوی چوو وجدتا 10 ورقة داخل كي دبيتا 20 ورقة أهوات في زيادة بيجا يجي دروج جا علامة داخل كي علامة دفترها أيديو داخل كي لها وقتي والي هاد الدروجة قفل بي فابي وقلت هايك ورقة قد نوتو نهد دولاري دي داخل كتفي دي فابي تبع جا برادرك وقت داخل كي قلت داز داخل كي قلت داز جالس فويد خو بس داخل كي قلت شوفيت داخل كي أويش شو ئەو یاریانە بوونەتە هۆی ئەوەی بەشێکی زۆری بەکارهێنەرانی
لە فەرمانبەران و کاسبکاران کارەکانیان بەباشی نەکەن. یەکێکە لەو کەسانەی کە لە نزیکەوە ئاگاداری ئەو زیانەداراییە زۆرەی بەشێک لە گەنجانی دانیشتوانی شارەدەی دینارتەیە. قۆران گەنجان و تجارەکان و ئەوی پارە لە دەست ئەوی پارەش لە دەست نە پارەی قەری کرد ئیشی خو کرد لۆ ئەو یاریەی پارەکەش ڕۆیشت و هەمووی کەتینە مارێ و ئارێوانە ئەمن برادەری هەتا دوو دەفتەری تێکردە ئەوە لە ئەو گوندەیە پەیامی من چیە ینی هەندی بۆ خەرکی بەرە یا بێشوولە ئیشێکە لە سەری خو دەنێت و دەکەت بە قۆران لە ئەو زڕوفەیدا ئێستا ئێکی دیکە تدن دووقال بە دوو دەکەون سەورە فروتەی سەورە خو پۆرێ خو خڕێ کردیا تێدا دیڤێ و ڤەڕێ ئەو پۆرێ خو خڕێ کردیا تێدا پۆرە خڕێ دەست دای خەلکێ هەی زێرت فروتێت بچیکە ئەویش خڕێ دەست دای. یاریە ئەلیکترۆنیەکان بە شێوەیەک جێگەی خۆیان لە ژیانی خەڵکی لە عێراق و هەرێمی کوردستان کردوتەوە هاوشێوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونەتە ئامرازێک بۆ پەیوەندیکردن و پێشبڕکێ و کات بەسەربردن کە جگە لە بەهەردەردانی توانا و تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی و زۆربوونی کێشە خێزانیەکان و بەهەدەردانی پارەیەکی زۆر هیچ سوودێکی تری لێ نابینن. شەیمە بایس کوردستان 24 شارەدەی دینارتە. دێرین خان ئەمەش بەزمی یاری ئەلیکترۆنی و ینی بەڕاستی تێناگەم ئەو بەداخەوە پێشەوەی کە بچینە سەر تەوەرەکە من بە خێراتنی ماوەسا دەشتیەکە ماوەسا زۆر زۆر تاوان حەزەکەم ئەلەو بابەتەوە دەست پێ بکەم ئەوە تەوەری ئەم ڕۆمان نییە بەس حەزەکەم لە ڕووی دینیەکەوە گۆشەیەکی بیتێ قسەیەکی لەسەرکەی مامۆستا بینیت ئەڵێ هەیە زێڕی خێزانی بۆ فرۆشتووە هەیە سیاری بۆ فرۆشتووە هەیە قەرزی بۆ کردووە ئەمە لە کوێی دینی ئیسلامە جێ بێتەوە شتێکی وامی کە نییە. طبعا سپاس بۆ ئەو تەوەرە ڕێک و پێکە ئینشاءڵڵا خوای گەورە موفەقتان کە زۆر بەخێر. طبعا شتێکی ناڕەوایە هەم تێکدانی کۆمەڵگە هەم تێکدانی بواری مەسەلەن لە ڕووی اقتصادەوەش ینی تەسیر لە مجتەمع دەکا بەڕاستی خەڵکانێکی زۆر ئەمڕۆ کە زیاتر ئەوە تەماحە تەماحچی ینی لە خودی مرۆڤەکەیدا ڕازی نییە بە قەناعەتی ئەو ڕزقێکە خوای گەورە دایدەنێ دەچی دەست بۆ شتێکی دەباکەوە ئەسڵەن هەر دیار نییە لە ڕووی شەرع وەکو تەیرێک لە هەوا مەسەلەن تو معاملەی بکەیان ماسی لە بەحردا ئەوش لە ڕووی شەرع و هەر جائیزی ژنیە لە وەکو شەرع ڕێگە پێنەدراوە بەڕاستیەوە کە بە خۆم دیتم مع الأسف ینی بەڕاستی شتێکی پێم لە ماوەی ڕابردووشدا خۆ بینیت مامۆستا ئەوەی بابەتی سکۆتەر و بەزم و شتێکی دوورە لە ئاین و کۆمەلگەش ینی تێک دەدا بەڕاستی من وەکو نەسیحەتێک لێرەدا وە کەسایەتێکی ئاینی ڕووی خۆم دەگەینمە ئەو گەنجانەی کەوا بەڕاستی سەرقاڵی ئەو کارانن ینی واز لەو شتانە بینن ینی بەرەو شتێک بڕۆن هەنگاو بنێن کە ینی کوردستانمان بەرەو پێش بن بەڕاستی ینی نەوەکو خرای بکەن و تێکی بدەن حقیقەت ئینشاءڵڵا خوای گەورە هەموو لایەک موفەق تێکدانی ژیرازەی کۆمەڵگا دوو بچی زێڕی خێزانی خۆت بفرۆشی لەوەی زیاتر شتێکی زۆر زۆر باشە مامۆستا ئەم بەحسا چارێ خۆ بکەین گرنگیان مانگا ڕەجەبێ لە ئیسلامێدا چییە؟ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای گەورە و میهرەبان وەکو جەنابەت ئاماژەت پێکرد بارانی ڕەحمەت باری ئینشاءڵڵا دوعای موسڵمانان قبول بوو خوای گەورە کوردستانەکەی پڕکردین لە خێر و بەرەکەت و ئینشاءڵڵا خێر و بەرەکەتیش ڕوومان تێ دەکا دەستپۆشیتان لێ دەکەم بۆ تۆرە جوانە بەڕاستی مانجی ڕەجەب بەڵێ مامۆستا مانگێکی خێر و بەرەکەتە مامۆستا ئەگەر جارێکا دی ئەس بێژمەتە گرنگیان مانگا ڕەجەب بە شێوەیەکی کێشەکە بچووکی ئەڵمایکاتە هەی دەنگاتە باشی ناگەتن بجا هەتا هەواڵن مە لە کۆنتۆڕەوەی کێشێ حەل بکەین بەڵێ بجا شاکار ئەم هەتا لە کۆنتترۆلی دەنگا مامۆستای چێکەن ئەم بەحسە شتێکێکی بۆ بینەرێن خۆ بکەین لە شاری ئستانبولێ لە چاڵاکیەکێدا چەند خواردنێکین دیارên کوردی سێ شارێ باکوورێ کوردستانê ناسران ئەو خواردنەک و زیاتر خواست لەسەر بوو پەنیر بوو هەلووە لەوێ چوارچەوێدا چەند چاڵاکیên هونەریش هاتن پێشکەشکردن ئەم بە هەڤڕا بینەر بین
روژندانا سیناسه باجارن هرما سرحده باکور کردستان قرس اردخان و ایدر الباجار استانبول بگووند و دیمن رنگین دست بکر. اب هر سه باجار به پنیر خواه طایبت به کاشره که به ناسیارن و لما دخواز هر زده ولاتی آنجی هر لسر به خوراکه بو. اما جمعش بوینت هم خود عالی باتی بدن ناز کرنه کرمانجا خود بدن ناز کرنه عادت خاله بدن ناز کرنه ام گلگی خریب مانه عالی باتی را ام گلگی خریب مانه بنای کاری تدیه ام هر چیز خودینه لی نشان دادن پنیره بزنه و حتی بگیره پنیره دوی حتی بگیره پنیره عالی مش قرصه عالی گله عالی اردهانه هر عالی کردستانی هر عالی ترکیه ام کشکی دخادم نشان دادن جبری پنیرش قاز خویکری یا اردخانه حتی هنگف دهان جورا برهم خمالی چالاکی دهات ناساندن و ولاتی دوی باوریه دو بونکو وکی اونال استانبول لباجار بابو کالین خوابن. ام هاتنه برا بیارن مملکت مدا قاز هاته رون هاتنه پنیره eğlenceye milletin vergiş Kur'an'ı hemen harap bebinin birleşmiş bin. Çen sale memleketi kone diytiye. Hiç olmazsa tevren vura para hasret ayı der bastıkken. هر تشت خوشه ولی مری بستین هر تشت خوشه بعنیر تورق دمس سالچه خوشه یه مملکت باشقه tabi برا تمایتنه دادایتنه نه برا خوشه دهان هلبسوان و نویسکار جی بو داناسینا چند قرص اردخان ایدره هاتبون و خواندن لماسیا پروتوکان هنگ خوارن و خوراکان قلب بالغ نبجی هلبسوانک چالاکی موی رنگی بو داناسینا چند کردی بقدر دبینه ناساندنا ولاتی مملکت قرصی اردغان دریه ایجا سروک فدراسیون از جی دعوت کرم پرتوکی من بتوایی جیانا ولاتی ما تینه زمان yani jimirdini bigre haya ararati jiyana gele kurt civak nasiyawan ardnigariyawan çandu kültüravana ketine zaman قارس اردخان و ایدر مرو دکاره ببیجه کو سه باجارن هری دورن جستانبوله لی نها هاتن ور و خدمت 100,000 هفواجارین خوین استانبول دکن لور خلق تنه برهمن دیارن باجارن خو ناکرن ده همان دمده تن جمع بدو و غریبیا باجارن خوجی جبیر دکن مراد اkinci کردستان 24 استانبول مامسا جرکاری دا خزاله بورینت که اینج برنامه دنگته پشتانه جوی جو میرم جمام تکنیکیه بسیار خود دست بکمه و گرینگیا مانگا رجب الاسلام دا چی اگر بما بشوی کی گشتی بحثی بنای خوای بخشندو مهربان سپاس ستایش بو ذاتی الله سبحانه وتعالى بارانی رحمت برجت بسر جانی پاش پیغمبری پیشواتی مروواتی صلی الله علیه وسلم پیشچی یعنی براستی خير وبركة يقروا إلى كردستان كده وبارانا باريكا وخير وبركة بو إما إن شاء الله خوي تعالى كناها كان من أوها باق بكاتوا وبتايبتي كزنابة آماجد بمانجي الرجب كالمانجي الرجب شهر الله المحرم لبرو إخوائي يقول فرمي إن عدة الشهور عند الله 12 شهرا في كتاب الله يوم خلق السماوات والأرض منها 4 حرم وهذا فرمي دوازده مانج لمانجي عربي هي زيق لو مانجاني كوا سوار مانجي تيدا منها 4 حرم أو سوار مانجا حرام الشر اللي بكريش يعني رجب ذو القعدة ذو الحجة محرم أو سارة وقرنجي بيداني پیغمبر صلى الله عليه وسلم بو مانجي رجب أو بوا خوم آماده كردنا بو مانجي رمضان يعني بوي كسي كوا بيويتن خوي آماده بكاتن خوي پاك بكاتو خوي حاضر بكا بو مانجي رمضان بيروز لو مانجا دا مفروضة يعني هم لروي خو آماده كردن لروي روجيه وهروها خوي آماده بكا لو شتاني كوا تاواني لو مانجاني تركا كرديتي لو مانجي وعدو بالين لقر خواي قورا نوي بكاتوا لبرو شهر الله المحرمة براسي لو مانجي نابي قتل تيدا بكري كشتن كشتار بداخوا لو لاتان استازورا نابي او شتاني تيدا بكريتن سكا منها 4 حرم خواي قورا حرامي كدي لو روجي كوا دنيا خلق بوا براستي وعلماء تفسير الشامبوي كده دفرمون وكو داري قوايا مانجي الرجب وكو داري قوايا بلككي ديارة مانجي شعبان بركيتي مانجي رمضان مسلمان كلي دكاتو ولا خير وبركتي مانجي رمضان لي دخواتن او وكو تعبير الزانايا كان كباسي مانجي مامسا مسلمان
لە ماوەی ئەم دوو مانگەیە پێشاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز طبعاً. پێویستە چی بکات؟ پێویستە خۆی بە شێوەیەکی گشتی. پێویستە خۆی ئامادە بکە مەسەرن بۆ نمونە ئەگەر لە مانگەکانی تر خۆی ئەوەندە ماندوو نەکردووە لە مانجی ڕەجەبدا هەرچ شتێکی لەگەر خەڵکی هەیە خۆی مەسەرن ئاشت بکاتەوە چاکە بک بەرامبەر خەڵک ینی چووکە لە بەرەوەی مانگەشی گەورەیە ئەم خێریشی تێدا گەورەیە و گوناهیشی تێدا زۆر گەورەیە چووکە منها ئەربعة حرم ئەو چوار مانگە حرامە و چی باسمان کرد ذو القعدة ذو الحجة شعبان ذو القعدة ذو الحجة محرم ئەو چار مانگە حرامە مسلمان لەو مانگەی داشتی نائاسایی و تاوان و گوناهی تێدا ئەنجام بدە و بە هەمان کاتیش خێر و چاکەی تێدا ئەنجامدا لە خێر و سەدەقە و دەستگرتنی ماڵە هەژار و یەتیم و ئەوانەی کەوا لەگەڵی مەسەلەن عداوەتی هەیە یان قسەیان لەگەڵ یەکتر نییە ئەوانە لەگەڵ یەکتر پێک بێنەوە لەو مانگەی ئینشاءالله خوای تەعالا خێر و بەرەکەتیان بەسەردا دەبارێنیتن. باشە مامسا gelek can dupîsîn dibinin eger bi rojî binyan xêra duşem û pêşem bab xêrtir e hemû roj rojên xudênîne eger em vê mangê têda rojî bîn پرسیارەکەت زۆر جوانە وەکو سابتبوونی حەدیث لەسەری سابت نەبووە عولەمایان هەموو ئەوەی کە من دیڕاسەم لەسەر کردووە لە مانجی ڕەجەب هیچ حەدیثێکی لەسەر نییە کە بە ڕۆژوو بوون هەبیتن بەڕاستی و پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر دووشەم و پێنجشەم توانیتی بە ڕۆژی بیتن ئەو کەسێکەوە بتوانی بە ڕۆژی بی و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبو هورەیرە دەفەرمێ ئەوسانی خەلیلی دەفەرمێ برای خۆم ینی خۆشەویستی خۆم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەسیەتی کردم ئامۆژگاری کردم لە مانگەچیدا بتوانم 13 و 14 و 15 کە پێی دەرێن ئەیام البیض ئەو کاتێک کە مانگ زۆر جوان و خڕە لەو کاتێک کە بە شەوقە مانگ ئەو ئینسانە مەسەلەن بە ڕۆژی بی 13 و 14 و 15 لەو مانگەی کە ڕەجەبە بە ڕۆژوو بوو احتیادیە بەس بە وەکو برێ ثابت بوون زیاتر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مانجی شعبان زیاتر بە ڕۆژی بووە لە مانجی شعبانیش لە یەکەمەکەی هەتا 15 چونکە 15کەی دیکە بەوەی کەوا ئینسان بتوانێت توانای هەبی لە بۆ مانجی ڕەمەزان بە ڕۆژوو ببیت جەمام سەیلی هاتووە ئێستا ڕۆژی سەحیش هاتووە بەێ طبعا هەر فکرەکە هەر ڕەمەزان هەژدە سعات نان ناخوە بالضبط مامۆستا لەم مانگەیە هیچ دوعایەکی تایبەت هەیە کە بکرێت وە بۆ چیشە دوعا ثابت نەبووە وارد نەبووە وەکو حەدیث ثابت نەبووە وەکو حەدیث کە دوعا بکرێتن بەڵام وا باشە مرۆڤ یعنی مەثەلەن بۆ نمونە شەوەکان تۆزەگەگە بتوانی پاش ئیشایە تۆزێک بتانی بخەویتن خەوەکەی خۆی ڕێک بێخی سەعاتێک بمینێ بۆ نوێژی بەیانی هەڵبستیتەوە دوعا بکە لەبەر خوای گەورە پاڕێتەوە بۆ خۆی و بۆ ماڵ و منداڵی خۆی و هەروە بۆ کۆمەڵگەی خۆی و بۆ ڕزق و بەرەکەت بۆ خۆی و لەو کاتەیدا ئینشاءالله دوعا قبوڵە لەبەرەوەی جەوف اللەیلە جوف الليل الأخير خوای تعالى ديت ئاسمانی دنیا دەفەرمێ هەل من سائل فأعطيته دەفەرمێ چێ هەیە داوا بکاتن داواکەی قبول بکەم چێ هەیە داوای ئیستیغفار بکە و لێ خۆشبووم بکە لێی خۆش ببم و ئەوانە هەمووی وارید بۆ بەڕاستی بەس وەکو حەدیثی تایبەت برێن بە مانجی ڕەجەب دوعاکردنی تایبەت نییە إلا ئەوە وارد بۆ بڵێ باشە مامسە بۆ چ مانگە ڕەجەبێ لە ساڵنامە ئیسلامێدایە گرنگە لبروي خواي قبل فرمي منها 4 حرم شي باسم إن عدة الشهور عند الله 12 شهرا في كتاب الله يوم خلق السماوات والأرض منها 4 حرم يعني لو روجيك خواي قبل أو مانغاني دروس كدي 12 مانغا أو 12 مانغا يعني يقلواني كوا زور جرينجي بيدران مانجي الرزبة لبروي نيقوتي الشعبان نيقوتي الرمضانيش بزانا فرميتي منها 4 حرم وشي باسم كد رجب ذو القعدة ذو الحجة محرم أو سار مانجا لبروي جرينجاتشي تايبتي هي لا فرمودكاني خواي تبارك وتعالى وفرمودي في غمر صلى الله عليه وسلم باشا ما مصا هو كاركيت شيء كلو شوار مانجا كومال الشدي خواي جورا حرامي كردوا بنمونا قتل كردنو أو إيكا برستان باسك بله خوي وكو باس ما كرد دياري كراي او شوار مانجا طبعا اما عندك شت هي مثلا بونمونا ادله قران مان هي قران ثابت بونا يعني مثلا توقيفيه كقران ده فرمي منها 4 حرم او كاتيك وا حرام وشتي لي كراي وانزام درا قدغه كراي قتل وشر ومشاكل لو مانغانا بكري لبرو اما اون ديده توانين
يعني بڕیاری لەسەر بدەین کە خوای گەورە خۆی بڕیاری لەسەر داوە کە فەرموویتی لا تسألوا عن أشياء تبدى لكم تسؤكم هەندێک پرسیار ئێمە ناتوانین بیکەین لەبەرەوەی لەبەر گەورەی مانگەکەی چکە زۆر گەورەیە خوای گەورە يعني ئەوانەی جیاواز کرد تۆ لە مانگەکانی تر مەس فەرموویتی منها 4 حرم يعني هەر 12 مانگە بەڵام ئەو 12 مانگە تایبەتمەندی خاصی خۆی هەیە لەبەرەوەی نابی شەڕی تێدا بکرێ نابی قسەی خراپی تێدا بکرێ هەروەها تاوانیشی نابی تێدا بکرێت لەبەرەوەی ئەو مانگە زۆر عەزیم و گەورەی لەلایەن خوای گەورە یعنی گرنگێکی تایبەتی هەیە لەلایەن خوای گەورە سبحانه وتعالى. باشە مامۆستا ئەگەر ئەم بینە سەر مانگە شەعبان بەحسی گرنگیان مانگە شەعبان شەعبان پێغەمبەر صلی الله عليه وسلم وشی باسم کرد کە زۆرترین پرسیاریان لێ کرد وتیان یا رسول الله تو لە چ مانگەکی زۆر بە ڕۆژ دێ فەرمی ئەکثر الصيام النبي صلى الله عليه وسلم في شهر شعبان يعني زۆرترینی کە بە ڕۆژوو بووە پێغەمبەر عليه الصلاة والسلام لە مانجی شعبان بۆ چکە لۆ مانجی شعبان دەستپێکە وشی باسم کرد يعني لە مانجی شعبان بەرەکەی دەگریتن يعني ئەو بەرێکەوە ئێمە دەمانەوێت بگرین لە مانجی ڕەجەب دارەکەی دەچینین يعني لق و پۆپەکەی بە جوانی بە دەردەکەوی پاشان ئەو بەرهەمەی کە لە مانجی شعبان دێتن لە مانجی ڕەمەزانیش کە نزیک دەبینەوە وچی باسمان کرد بەڵام نابێ هەموو مانگەکەی بە ڕۆژی بی وچی باسمان کرد عولەما دەفەرموون لە پازدەی کە پازدەی گرت لە بۆ 15 16 17 18 19 20 تا ئاخیری ئەوانە نابی بیگری مەکروهە لۆ لەبەرەوەی خۆ ئامادەکردنە لە بۆ مانجی ڕەمەزان بەڕاستی ینی ئەوە وەکو ئەوەی کەوا عولەماکان زیاتر بڕیاریان لەسەر داوە وەکو خوای گەورە دەفەرمێ سبحانه وتعالى والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين خوا دەفەرمێ ئەوانەی کەوا بیانەوێ زیاتر خۆیان بۆ خوای گەورە ماندوو بکەن هەروەها تێکۆشانی جیهادی نەفس بکەن نفسی خۆیان بۆ خوای گەورە بشتێنەوە ئەوانە لە نەهدیەنهم سبلنا چونکە تو کاتێکە بە ڕۆژی دەبی لە مانجی شعبان عیبادەت دەکەی لە مانجی ڕەجەب ئەوانە هەمووی دەبێتە دەستپێکێک بۆ ئینسان بۆ مرۆڤ یعنی هیدایەتی وەردەگری زیاتر قەلبەکە نەرم دەبی ودائما خوای گەورە فەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب دەفەرمێ ئەو کەسانێک کە ئیماندارن دائما دریان مرتاح لەگە زیکری خوای گەورە کاتێک تو زیکری خوا دەکەی کاتێک قورئان دەخوێنی لەو مانگەی خاستن کە خێر و بەرەکەتە کە مانجی ڕەجەب ئێستا ئێمە تێداینە دوعاکردن و ئەو شتانە هەمووی دەبێتە فاکتەرێکی ئەساسی بۆ ئەو کەسانێک کە بیانەوێ هەنگاو بنێن بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز کە مانجی ڕەمەزانی پیرۆز شهر رمضان الذي أنزل فيه القرآن أو مانجيك وقرآن تيدا دبزي وهي وادارن إن شاء الله باشا مامۆستا هیچ ڕووداوێکی دینی گەورە هەیە کە لەو مانگەیە ڕوویابێت باسی دەڵێ لە مانجی شعبان لە مانجی ڕەجەب زیاتر لە مانجی ڕەجەب ئەمەستەکە تێداینە بۆ نمونەیەک لە ڕووداوە گەورەیان بەڵێ ڕووداوی گەورە 27 ڕەجەب پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستە ئیسرا و میعراج ئەو مانگەی کەوا خێر و بەرەکەتە لەو مانگەیدا پێغەمبەر صلی الله عليه وسلم تەشریفی ئیسرا و میعراجی پێ دەکرێت لە مەکەی پیرۆز دەچێتە بەیت المەقدس لە بەیت المەقدس دەچێت بەرز دەبێتەوە بۆ ئاسمانەکان حوت ئاسمانەکان دەکاتن و دوای دێتە خوارەوە و جا هەندێکیان لە کافرەکان پێیان دەڵێ تۆ چۆن چووی بە شەوێک ئەتوو لەو شەوەیدا چووی و هێشتان عولەما دەفەرمن کە گەڕاوە هێشتان جێگایەکەی هەر گەرم بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی ئەوەندە يعني هێز و قووەتەکی خودایی خوای گەورە پێی بەخشی بوو هەتا دەفەرمێ ئەو بوراقە ئەوەندە بە قووەتە وەکو بروسک وایە وەکو بروسک دەفەرمێ لە مەکەی گەویشتە بەیت المەقدس لە بەیت المەقدس بەرز بۆ بە ئاسمانەکان هەمووی کرد و هاتەوە هێشتانەوە جێگایەکەی هەر گەرم بوو لە ماری ئوموهانی و بەڵێ لەو ئەحداسانێکەوە زۆر گرنگە مسلمانان ساڵانە یادی دەکەنەوە ئیسرا و میعراجە لە 27 ڕەجەب بەڵێ باشە مامۆستا لە مانگە شەعبانیشیش دوعاکە تایبەت نییە کە مسلمان بشێن بکەن لە مانجی شەعبان 15مان هەیە 15 شەعبان کە نصف شەعبانی پێدەرێن لەو نصف شەعبانە عولەما دەفەرموون إنا أنزلناه في ليلة مباركة وكو اختلافه لهندك زانا كان ابن عباس دفرمي مبستي بي ليلة القدر عندك علماء دفرمون مبستي بي نصف شعبان يعني نصف شعبان يعني عمري إنسان تحديد دكري لو شوي مثلا بون من عمر مثلا 50 صالة أو 50 صالة تحديد دكري أما لو كاتي هتا جيشتي ما أو نصف الشعباني سكاريك وكردويكم كردكيك بويتا معي اويك اخواي جورا عمرم دريج بكا بركات باعت عمرم شكا اواز زور كس برسيار دكا دلي باشا دري ما مستا شون دكري عمري من
50 ببیتە 80 ببیتە دەبتێ احتیادیە لە بەرەوەی خوای گەورە دەفەرمێ يمحو الله ما يشاء ويثبت وعنده الكتاب دەفەرمێ زۆر زاران خوای تبارك وتعالى بسبب ئەوەی کە تو خێر و چاکە و حەسەنات زۆر دەکەی نەشری علم دەکەی چاکە و باشە دەکەی بۆ خۆت بۆ کۆمەڵگەی خۆت بۆ چاکانی دەوروبەرت ئەوە دەبیتە مایەی خێر و بەرەکەت و عمرت بەرەکەتی دەستە ناوێت کە عمرت بەرەکەتی سوێنایە خوای گەورە لە لەوح المەحفوظ دەڵێ کاکە ئەو پیاوە بنووسن 50 بنووسن 6 بنووسن 7 لەبەرەوەی خوای گەورە سبحانه وتعالى بەڕەئی خۆی بە کەیفی خۆی کەوەی کەوا بە خۆی بڕیار دەدا کە بە خۆی بڕیار دەرە لە نصف شعبان لەو کاتەیدا زۆر دوعاکردن زۆر باشە تا عولەما دەفەرمون 3 سوورەتی یاسین بخیندرێتن باشە مثلەن بۆ نمونە کە نوێژی مەغریبت کرد سوورەتی یاسین بخینی بە نیەتی تەمەن درێژ بوون سوورەتی یاسین بخینی بە نیەتی عمر یعنی عمری ئینسان کە درێژ بیتن سوورەتی یاسین بخینی بە نیەتی بەرەکەتی ڕسق يعني هذه جار صورتي كان سيجار بله سيجار نا يشيان 1000 2000 3000 3000 سورة ياسين بخيني يشيان كدر ياسين والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم تاكو تايكي بري خدا أو بنيتي تمندريجي خو أو صالي توشي روداونا بمتوشي روداي هات سونا بمتوشي يعني اشتكاني كد أو ركدبينين ناخوازراو براستي كدبينين للسوشيال ميديا كان جنزيتشي واتوشي حوادث دبي هم يتساوى زارة نفسها أو أنا مثلا خواي جورا لو مصيبة أنا دت باريزي أو زلوا مثلا الصدقة تدفع البلاء يعني باشترين وتساكترين شد بو مروفكان أوي كوال لو ما نجيدا براسي زور صدقة بكن شو الصدقة دبيت تدفع البلاء أو بلايك ديويت الروبرود ببيت ولا آسمان صدقة لقلي شردك اللي ناقري توشي أو مصيبتي براسي مثلا بون من أمن دور بي يا ربي ديما دروا لسرني وسوان من نسرة حوادثك لسر زادي شيستي يعني صتي يعني صت وبنزاي توشم بي بلام كأو خيرم كردو أخوي تبارك وتعالى وايد دكاتن دم باريزي لو شرو لو مشاكل براس باش ما وصل جابا بس هي هاتني ما نجر رمضان بكين هرچنه لانه پرسیارەکە زۆر دووبارەش بێ بەڵام پێویستە کە هەمیشە بە گوێی مسلمانانە بدرێتەوە پێم وایە بەدەر لەلایەنە دینیەکەی بۆ چییە بێ بە ڕۆژوو بین ینی گرنگی ئەو ڕۆژوە لە چیایە لایەنە دینەکەی ئەوە خوای گەورەی لایەنە دینەکەی طبعا من وەلو اختصاصی من نییە وەکو دکتۆرە من قسەی لەسەر بکەم لەبەرەوەی زیاتر پزیشکە بە ڕێزەکان زیاتر دەتوانێت سەری بدوێن بەڵام ڕۆژوو معالەزەیەکی زۆر گەورەی وەکو دکتۆرەشی یابانی دەرێ ئەو جسمەی ئینسان پێویستی پێوەیە کاتە کە برسی دەبی کە برسی بوو ئەو میکرۆبانی ناو لاشەی ئەو جسمەی هەمووی یەکتر دەخواتەوە کە خواردیەوە ئەو جسمە زەعیف دەبی کاتە کە زەعیف بوو دڵەکە نەرم دەبی کە نەرم بوو بەرەو خوا دەچی لۆی خوای گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون کاتێک کە تۆ بە ڕۆژوو دەبی کاتێک کە تۆ دەوت دەگری زمانت دەگری چاوت دەگری بەڕاستی خۆت لە هەموو شتێک دەپارێزی هەست دەکەی ئەو ئێوارەی کە نان دەخۆی و ڕۆژوەکە دەشێنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لێ فەرمیتی للصائم فرحتان فرحة عند فطره وفرحة عند لقاء ربه فەرمێ دوو خۆشی هەیە ئەو کەسێک کە بە ڕۆژوو دەبی ڕۆژۆوان دوو خۆشیە ڕۆژی کاتێک کە ڕۆژەکەی دەشێنیتن کە فتارەکەی دەکاتەوە و پاشانیش لیقای خوای گەورە کاتە کە دەگەستە خزمەت خوای گەورە سبحانه وتعالى دڵی پێخۆشە کە بە ڕۆژوو بووە جا سوودەکانی گەلێک زۆرە ناتوانین لەو بەرنامە هەمووی باسکەین بەڕاستی ینی بەس بەڵام ڕۆژووبوون ئینشاءالله دەبێتە مایەی دڵنەرمی و هیوادارن ئینشاءالله خوای تعالى تەمەنمان دە تەمەن ئێوە لەو مانگەیدا ئینشاءالله خێر و چاکەمان بەبەستمان پێ باشە بی ئینشاءالله خوای گەورە سەرکەوتوی هەموو لایەکمان بکات بەرەو خێر و چاکەمان بە ئینشاءالله دێرین ئەچینە لای بابەتێکی تر یەکێک لە چالاکیە بەردەوامەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا پرۆژەی ئازیزانە بۆ دڵخۆشکردنی منداڵانی بێباوک ئەم جارەشیان نزیکەی 90 منداڵی تەمەن 6 تا 12 ساڵیان لە کەرکووکەوە هێناوەتە هەولێر و لە پاکێجێکی تایبەت بە یاری و کڕینی جلوبەرێک دڵیان خۆشکردن سەرۆکی دەستگاکەش لەو بارەیەدا ئەم کارەیان چ لە ڕووی پەروەردەیی و چ لە ڕووی کۆمەڵایەتی خزمەتی منداڵانی بێباوک دەکەن با بینەری
ڤیددیۆیەک بین. بەشێکی زۆری ئەم منداڵانە یەکەم جارە هاتوونەتە هۆڵی تایبەت بە یانەی ئەسب سواری هەولێر. نزیکەی 90 منداڵی کەرکووک کە باوکیان شەهید بوون یان بە کارەستاتی باوکیان لەدەستاوە. ئەوان لێرە بەشدارن کە چەند مانگجارێک بۆ دڵخۆشکردنی منداڵان لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی بۆیان ڕێک دەخرێت. منداڵەکان دڵخۆش بوون و زۆریان باسی ئەوەشیان دەکرد ئەسب سوارێکێک لە خەونەکانیان بووە کە ئەمڕۆ هاتووەتە دی. هیوایەتم ینی زۆر حەزم لە ئەسپە ئەتوانم سواری ئەسب بم، ینی زۆر هەستێکی خۆشە و دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بارزانی دەکەم. ئەواتمە بۆ سواری ئەسب زۆر زۆر دەستیان خۆش بێ زۆر قەسووریان نەکرد ئاگەڵمانە ئاواتێکمە بۆ ئەموت خۆیان بەس سوار ئەسب بکەم ئاواتەکەم هاتە دی. وەڵی زۆر سوپاسیان دەکەین ئەم چالاکیان ڕێخشتو بۆ ئێمە خۆم و هاوڕێکانم هاتوینە زۆر دڵمان خۆشە و هەستێکی زۆر خۆشە ئەچینەبان ئەوسپانە و فەرمان پێ دەدەم. زۆر سوپاسی دەستگای خێرخوازی بارزانی دەکەین. هاتین بۆ ئێرە و لەگەڵ هاوڕێکانم زۆر سپاسیان دەکەم کە ئێمان دڵخۆش کرد و سوار ئەسب دەبین و بە خۆمان زۆر دڵم خۆشە لەگەڵ جەماعەت هاتم زۆر دڵم خۆش بوو دەستیان خۆش بێ یا ڕەبی دەستیان خۆش بێ. ئەم چالەکەی گەر بەڕوەڵەت ئەسب سوارێکی سادە بێ کە منداڵانی تەمەن 6 تا 12 ساڵ تێیدا بەشداری دەکەن، بەڵام بە گوتەی سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی هۆکارە بۆ گەشەی پەروەردەیی و کۆمەڵایەتی منداڵەکان. ئەو منداڵانە جگەلەوەی کە ئەمڕۆ لە بەسپاسەوە لە یانە ئەسب سواری هەولێرن کە هەمیشە یەکێک بووە لە هاوکارەکانی ئێمە لە بۆ شارەکانی تریش ئەمڕۆوە لە کەرکووک هاتوونەوەکو ئاماژەم پێدا دیسان کڕینی جلوبەرگیش هەیە خواردنیش هەیە لەگەڵ ئەم منداڵانە. منش پێم وایە وەکو ئاماژەم پێدا یەکێک لەو ئەرکانەیە کە دەستگای خێرخوازی بارزانی بە گرنگی دەزانێت کە ئاشناکردنی منداڵ بەو شوێنە جوانانە و زۆر جاریش ئەبێنین لەوانەیە منداڵێک هەبێت بە تایبەتیش منداڵی شەهیدان کە توانای ئەوەی نەبێت بێت ئەو شوێنانە ببێنێت. ئێمە ئەبێت باوک ئاسا دەستگای خێرخوازی بارزانی دەبێت باوک ئاسا بەو ئەرکێ هەڵسێت کە ئەو منداڵانە هەم ئاشنا بکە هەم کەشێکی باشیان بۆ بن. شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری نەتەوەی خۆی بێت. ئەگەر ئەم ڕستە لە سەرەتای دامەزراندنی دەستگای خێرخوازی بارزانی تەنها دروشمێک بوو، ئەوە ئەمڕۆ دوای 20 ساڵ خزمەت و کارکردن بەکردەوە سەلماندوێتی خزمەتکاری نەتەوەکەی و بە تایبەتی دڵخۆشکردنی منداڵانە لە پێشەوەی کارەکانی شێتی و بەرداوامیش دەبێت. هێرە مەولودی، کوردستان 24 هەولێر. مامسا دووبارە سلااف لە تەبن مامسا بەریە ئەم بەحسەتەوەرە خۆی دوێ بکەین و گرنگیان موناجات و سرودن لە ئیسلامێدایە ئەس پرسیارێکی دەربارەی vê راپۆرتێ بکەم بڕاستی لەوان دوو مانگادا و هەر لە مانگا ڕەمەزانێدا خێر ئەوە مەسەلەن تو سەدەقەی بکەیان تو زارۆکێن یەتیم دڵخۆش بگەی وان تشتێن کوان نەدیتی دەستخۆشی لە خێرخوازی کارە جوانەکان خێرخوازی بارزانی نەمبر دەکەم بەڕاستی دەستکانی شتی زۆر زۆر جوان و ناوازە بە حقیقت چکە دڵخۆشکردن هەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێک عەفوونکە ئاماژەی پێ دەکات دەفەرمێ ئەی الأعمال ئەفضل یا رسول الله چ کردەوەیەک چاکترین کردەوەیە بزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموون نوێژ سەدەقە زەکاتی شتێک فەرمووی سرور تدخله على قلب مسلم یعنی ئەتو بتوانە دڵی من خۆشکەی من دڵی تو خۆشکەم ئەوە بەسە یعنی ئەوە بەسە چاکترین کردەوە لەسەر ڕووی زەوی کە تو ئەنجامی بدەیت دڵی کەسێکە یعنی خۆت تاقیکەوە خۆت جەنابەت خۆت تاقیکەوە ئەمڕۆ دڵی من خۆشکە بڕوا بکە دەچیوە ماڵی سەر لەسەر باریفی خۆت دادنی دڵت زۆر خۆشە جاو دڵخۆشکردنە مناڵیش بێ مناڵیش بێ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویتی ئەنە وەکافر اليتیمی کە هاتەینی فی الجەنە دیوانەی کەفیلی یەتیم دەکەن هەتا دەفەرمێ ململانەی دەکەن لەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیەوێ بستێتە بەهەشت پێشەوی وتیان یا رسول الله چێ فەرمی ئەوە داک یەتیمە ئەوەی کە لەسەر یەتیم دادەنیشیتن حیا و شەحمەت و حیا و ئەخلاق خۆی دەپارێزی مناڵەکانی خۆی بەخێو دەکا ئەوە چاکترین ئەوەیە کردەوەیەوە هەنی ئەوە حساب ناکرێەوە بتوانین لەو بەرنامەی باسیکەین تەواو نابی دەستخۆش مامسا دەستخۆشبی زۆر سپاس مامسا بچینە لای سرودی دینی و مناجات و
ئەمانە لە کێکەوە مێژوەکەی بۆ کێ گەڕێتەوە لە ئیسلامە مێژوەکەی گوتن و ئاواز شتێکە ینی تایبەتمەندیشی مرۆڤە لە ناخی مرۆڤدا وەکو ئیبن و ئیمامی زیاتر ئیمامی غەزالی باز دەکات السەماع والوەجد کە ئینسان مرۆڤ کاتێک کە جێی لە شتێک دەبێ ئەو گوێیە هەستی دەداتەوە بزوێنەرەکەی دەستەوە دڵ کە دڵ هەستی پێکرێداتەوە مێشک لە خەیاڵی مرۆڤەکان دروست دەبێ ئەو خەیاڵە وای لێ دەکات دەیبا بەرەو ڕۆحانیەتێکی پاک دەیبا بەڕاستیە من و قەنەعەتی من وایە من وەکو خۆم هەستی پێ بکەم ینی کاتێک کە منازات یان هەر شتێک کە تۆ دەیڵێ هەتا دەنجی غەریب ینی شەر نییە تۆ هەر منازاتەکەش زۆر زار دینیش بی ینی زۆر زارەوە بۆ شتێکی غەریبە ئینسان بەسەر کوردستاندا هەر دەڵێ مەسەن بە شوێنێکدا هەر دەڵێ یان کەسێک لە ناخ و دەرونی خۆی عشق و خۆشەویستی و ئەوینی بۆ شتێک هەیە کە دەری دەبڕی بەڕاستی لەگەر دەربڕینەکەی وای لێ دێ ئەو مرۆڤە دەستە عالەمێکی خۆش ینی ڕەوحانیت دڵ هەتا شتێکی خۆشت بۆ بژێرمەوە دکتۆرێک بەمنی گوت عرب بوو گوتی بە عربی گوتی شێخ ئەنتە لا تتأثر بجلطة القلبية گوتم لێش شێخ گوتی تو ئیشاڵە قەت تووشی جەڵتەی دڵ نابی گوتم بۆ گوتی لەبەر ئەوەی کاتێکە شرود دەڵێ کاتێکە خۆشیەکان لە دڵی خۆت دەردەبڕی هەز دەکەی یعنی مرۆڤەکە لە ناو ناخی دڵیەوە غێر دڵ ئیعازەدا بۆ مێشک خوێنەکان خوێنبەرەکە لە دڵەوە بەرز دەبێتەوە وتی قەت تووشی نەخۆشی دڵ نابی گوتمە الحەمدولیلا ئەوش خێر و وەرەکەتە ئینشاڵڵا مێژوەکەشی باب بۆت باسکە مێژوەکەی دەگەڕێتەوە لە کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم تەشریف مبارەکی لە مەکەی پیرۆز معلومی جەنابەتەکە هیجرەتی کرد بۆ مەدینە مناڵ و گەورە و گچکە هاتنە سەربانەکان و پێشوازیان لە پێغەمبەر کرد بە دەفەوە وهروها منازاتی ئاینیان گوت طلع البدر علينا من ثانية الوداع پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر پێی خۆش بوو وهروها شاعریشی زۆر و حەسانی کوڕی ثابت عباسی کوڕی عەبدولموطەلیب ئەوانە هەموو شاعیر بووینە بیلالی حەبەشی لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم شعری فەرمووە ئەوانە هەمووی وارد بووە لە باش مامۆستا تۆ باسی دڵخۆشی بەرامبەرە نەکرد دەکەواتە بم بەیانە دڵمان خۆشکە بەس بە ئەوەی دەکەم باسێکی زەمانەمان باشە بەجارێ تۆزێک مناجات بی ئەو جەبسینە ناو بابەت بەدڵی چۆن مرتاحەبی ئاوە شمعي بزمي جانو ديل ما هدرك شان متوى قرب دستي إخوة وقتل بكاي ممنوني توام خد أوان دامو
عاشق وحيراني تويام راي مسلماني سلابك يا نوري إيمان متوام سر بسر آخر جيني مرابع قلوا لايك وتاقتر هربيني دواك وتقور دايبات أعمال شر بيرفير يا مزاري ذات الود في بغم سد بلافس وهوايا فشت الدين الروي لدنيا خبري هرب بيرنايا ضليت بودنيا خوشا في دوايا بنينايا قرب السر ايبد بخيد دنيا كاروان سرايا نصبر بقرا يا رسول دور من خيل ورا سوادك شون كبابي دستي كرتا وباراي ليدا وادك زلي تسكا وقجي سور روي لأوروبا دكا استاذكري خدانا ما لزي او سما ذكا نصبر بقرا يا رسول ومن هاوي يشتاق والبرين برحمي اي مالي هاتي والنخوان تعشتيشي لذكري صدروا في شالك نيشالي اخيريا هبزانا دزال يشهد دسمر بقرا يا رسول خو منها يشتاقن شفا طريق الرجمة يا نعيم خلد رجمة ولكن سينس وجمة ما قرأت خدي بركاتي بيختا تماني تمام سهر هبي زور بخير بيتو مامسا بلاز بپرسم جیاوازی دناف سرودن آینی و مناجات دا چنه؟ وەکو چۆن يعني اگر جیاوازیەکی بکەین بین سرود آینی و مناجات هیچ جیاوازیەک هەیە؟ طبعا چۆن سرودی ئاینی ئەوەیە کەوا تۆ مەسەلەن ئەو سوی تازە باسم کرد مناجات ئەوەیە وچی ئەوەلی باسم کرد ینی تۆزەک نەرمترە وەکو بڵێ فەرقەکەی ئەوەیە تۆ مەسەلەن دوعا دەکەی دەپاڕێەوە بەڵام بە شێوازەک ئەنینی تێدایە حەزینی تێدایە مەسەلەن کە دەڵێ مەسەلەن شاد بقلبي حزين نوري إيمان متوي أو الشوازة كيتي بس وكو قتن شعر سرودي آيني أو سرودي آيني لقى منازات أو فرقي هي باشا ما مصال سرودي گرنگی سرودی آینی لا
ئیسلامدا چییە؟ بەخۆی وەکو باسم کرد ئەوەی ئیمامی غەزالی کە باسی دەکا وجد و سەماع محەبەت و خۆشەویستی دروست دەکا بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم حەسانی کوڕی ثابتی لەلا بوو سەحابەشی زۆر بەڕێز بوو شاعیر بوو کاتێک کە کافرەکان وا بوو لە قوڕیشەکان ڕەدی پێغەمبەریان زۆر دەداوە صلی الله وسلم ینی قسەیان پێدەگوت هەجووی پێدەرێن هەجوو بە ڕووی زمانەوانی عەرەبی هەجوو یعنی چۆن برێن کەسێک بەسە کەسێکدا بڕوە ینی قسەی پێ بڵێتن و بیشتێنتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەیدیت شاعیرەکانی قوڕیش ئەوها شعری بە قوتیان دەگوت پێغەمبەریان سان دڵیان بریندار دەکرد دەیفەرموو ساب حەسان جوابیاندەوە وەڵامیاندەوە فەرمی وەڵامیاندەوە چێت لەگەڵا ڕوح القودس کە حەزرەتی جوبرائیلە فەرمی وەڵامیاندەوە پێغەمبەرەکەی خۆشت مەدح بکە مەدحی بکە چونکە لەبەرەوەی شایانی هەموو مەدحێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیتی ئەنا سەید وەلەدی ئادەمە یەومە القیامەتی وەلا فەخرە فەرموویتی ئەمن گەورەی هەموو بەنی ئادەم فەخریش بە خۆم ناکەم بەڵام کە کاتێک ئینسان مرۆڤ کە دەربڕینی خۆشەویستی بە محەبەت و بە گوتن و بە شعر و ئاواز دەردەبڕی لەگەڵ ئەوەی فەرقی هەیە کە بە وشە دەری دەبڕی ئێستا زۆر جار شعر مەسەلەن بۆ نمونە تۆ شعرێک ئەگەر لە کانگای دڵەوە بە دەنگێکی حەزین دەری دەبڕی فەرقی هەیە لەوەی وەکو ئیخبارێک یان وەکو هەواڵێک باسی بۆ دەکەیت دەیگەینی بەڵێ مامسا زۆر سپاس کو چاڤڕوت گەلمەدا بووی دوتوارێن gelek جوانتە و ڕژاندن ئەم دێ خواحافیزیا خۆکەین بەلێ تو دێ هۆنراوە و سرودەکە کۆتایی بۆمە کۆتایی پێینە بەلە بلاز و شاکار خواحافیزیا خۆ بکەین بەلێ بینەران ئەڤە گشت بڕگا و بابەتێن ئەمڕۆێن بەیانی بچار بوون هێویدارم ئەف دوو مانگا و مانگا ڕەمەزانێ مانگا بەرەکەتێ بیت بۆمە و بۆ هەمی موسڵمانە و بۆ کوردستانێ هەتا سبای خودێت گەل هەو بێت لەگەڵ مامۆسادەشتی کۆتایی پێێنین زۆر سپاس بۆ ئامادەبوونە دووبارە مامۆستا زۆر سپاس کتومێوان بۆ گەلمەدا مامۆستا دەستان خۆش مگر خدا خوی بدا سمهوریه سردان ما يبان جفاف
شگریان گریان هاتاوا ای پیغمبر جان کبانج فرمو قصال شگریان گریان هاتاوا ای پیغمبر